ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکار ماتومەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی دووشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەوڵ. ڕێزلێنان لە یادی نیان چەلەبیانی لەلایەن تیمی واڵیباڵی کچانی بۆکان. دەست بەسەرکردنی سێ هاوڵاتی لە شارەکانی مەریوان، مەهاباد و کامیاران. سەپاندنی سزای زیندان بەسەر هیوا مرادی لە شاری ساقس. جەنایەتەکانی تورکیا لە باشوور و ڕۆژاوای کوردستان. مانگرتنی بەندکراوانی کورد لە زیندانی کارشەهیری تورکیا. ڕێزلێنان لە یادی نیان چەلەبیانی لەلایەن تیمی واڵیباڵی کچانی بۆکان. لە ڕۆژانی ڕابردوودا تیمی واڵیباڵی کچانی ناودارانی ئاکادمیای شا محەممەدی لە چالاکیەکدا ڕێزیان لە یادی نیان چەلەبیانی کرد. بە پێی وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، ئەندامانی تیمی واڵیباڵی ناودارانی ئاکادمیای شا محەممەدی بۆکان پێش دەستپێکی چالاکیە وەرزشیەکانیان وێنەی نیان چەلەبیانیان بەدەستەوە گرتووە و دواتر یەک خولەک بێدەنگیان بۆ ڕێزگرتن لە یادی ئەو قوربانیە ڕاگرتووە. شانی باسە کە چەند ڕۆژ لەمەوە بەرکچێکی تەمەەن 7 ساڵ بە ناوی نیان چەلەبیانی لەلایەن ئەندامێکی بنەماڵەکەی وەشکەنجە و پاش دەستدرێژی سێکسی گیانی لەدەستە. دەست بەسەرکردنی سێ هاوڵاتی لە شارەکانی مەریوان، مەهاباد و کامیاران. لە ڕۆژانی ڕابردوودا سێ هاوڵاتی بە ناوەکانی پەروین ئەدوایی، ناسر ئەحمەدزادە و فەرزاد حەمیدی لەلایەن هێزانامنیەکانەوە دەست بەسەر کراون. بە پێی زانیاریەکان پەروین ئەدوایی چالاکی مەدەنی خەڵکی مەریوان کە پێشتر و لە ساڵی 98 هەتاویش جارێک بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حزبە نەیارەکانی ڕژیم دەست بەسەر و زیندانی کرابوو، بۆ جارێکی دیکە لەلایەن هێزانامنیەکانەوە ڕفێنراوە. لەلایەکی دیکەەوە هاوڵاتیەکی خەڵکی مەهاباد بە ناوی ناسر ئەحمەدزادە تەمەن 33 ساڵ لە پەیوەندی لەگەڵ مانگرتنی گشتی ڕۆژی چوارشەممە 3 ڕێبەندانی ئەم ساڵ دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگەزراوە. هەروەها لە شارەی کامیاران گەنجێک بە ناوی فەرزاد حەمیدی بە بیانووی بەشداری لە مانگرتنی گشتی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانە کراوە. بانکرانی شارۆمەندێکی خەڵکی نەغەدە بۆ ئیدارەی ئیتڵاعات. ڕۆژی شەممە 6 ڕێبەندان شارۆمەندێکی خەڵکی نەغەدە بە ناوی ئەفشین مستەفاپور تەمەن 40 ساڵ لەلایەن ئیدارەی ئیتڵاعاتەوە بانکێشت و دەست بەسەر کراوە. بە وتەی چالاکانی مەدەنی ئەفشین مستەفاپور پاش بانکران بۆ ئیدارەی ئیتڵاعاتی نەغەدە لێپرسینەوەی لێکراوە و دواتر بۆ زیندانی ئەو شارە ڕاگەزراوە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بانکرانی ئەو هاوڵاتیە لە بەردەستدانی. سەپاندنی سزای زیندان بەسەر هیوا مرادی لە شاری سەقز. هیوا مرادی هاوڵاتی خەڵکی سەقز لەلایەن لقی یەکی دادگای ئینقلابی ئەو شارە بە سەرۆکایەتی قازی مستەفا غەفاری بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژی نزام بە 8 مانگ زیندان مەحکوم کرا. هیوا مرادی لە ڕێکەوتی 22 خەرمانانی ساڵی 1403 هەتاوی هاوکات لەگەڵ دووهەمین ساڵ ڕۆژی شۆڕشی ژینا لەلایەن هێزانامنیەکانەوە دەست بەسەر کرا. لە ڕۆژانی ڕابردوودا و چالاکە مەدەنیە بە تۆمەتی تەبلیغ دژی نزام بە 8 مانگ زیندان مەحکوم کراوە و هاوکات دۆسیەیەکی دیکەی بۆ کراوەتەوە و بە بێڕێزی بە پیرۆزیەکان تۆمەتبەر کراوە. شانی باسەکە هیوا مرادی خاوەن پێداویستی تایبەت و نابێت زیندانی بکرێت. دۆخی خراپی تەندروستی حامد قەراوغڵانی پاش مانگرتن لە خواردن. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، حامد قەراوغڵانی شارۆمەندی خەڵکی ورمێ کە بە 13 ساڵ زیندان مەحکوم کراوە لە ڕۆژی 24 بەفرامبارەوە مانی لە خواردن گرتووە و ئێستا دۆخی تەندروستی ناجێگیرە. بە وتەی دایکیەوە بەندکراوە سیاسیە، حامد 4 ساڵ و 7 مانگ لە ماوەی بەندکرانی تێپەڕ کردووە و کاتێک داوای ئازادی بە مەرجی کردووە لەگەڵ داخوازیەکەی دژایەتی کراوە. بۆ بۆنەوە دەستی داوەتە مانگرتن و ئێستا دۆخی تەندروستی ناجێگیرە. دایکی ناوبراو لە گرتە ویددیویەکدا داوای لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کردووە یارمەتی ڕۆڵەکەی بدەن. کوژانی ژنێک و دوو منداڵەکەی لەلایەن پیاوی بنەماڵەکەەوە لە کرماشان.
ئێوارەی ڕۆژی شەممە 6 ڕێبەندانی 1403 پیاوێکی خەڵکی کرماشان بە چەک هاوژینەکەی بە ناوی سیما مرادی تەمەن 35 ساڵ و دوو منداڵەکەی بە ناوەکانی ماهور تەمەن 9 ساڵ و زەینەب تەمەن 16 ساڵی کوشتووە. بە پێی زانیاریەکان سیما مرادی خەڵکی گوندی چیاکەوەی سەر بە شاری شابادە و هاوژینەکەی دوای ئەنجامی تاوانەکە هەڵاتووە و تا ئێستا زانیاریەک لەسەر ناوبراو لە بەردەستانیە. تا کاتی داڕاشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری ئەو جەنایەتە بۆ ڕای گشتی ئاشکرا نەکراوە و پۆلیس بە دوای تاوانبارەکەدا دەگەڕێت. جەنایەتەکانی تورکیا لە باشوور و ڕۆژاوای کوردستان. ڕۆژی یەکشەممە 7 ڕێبەندان ئەرتەشی تورکیا هاوکات لەگەڵ سەفەری هاکان فیدان بۆ عێراق ناوچە شاخاویەکانی باشوور و بەنداوی تشرینی لە ڕۆژاوای کوردستان بردومان کردو بۆ هۆیەوە چەند کەس بریندار بوو. بە پێی زانیاریەکان تۆپخانەکانی دەوڵەتی تورکیا ئۆتۆمبیلی پێشمەرگێ لە نزیک خاڵی سنووری عێراق کردوەتە ئامانجەوە بۆ هۆیەوە. پێشمەرگەیەکی تەمەن 50 ساڵ سەر بە لیوای چواری فەوجی دوو بە ناوی قاسم محەممەد بریندار بوو. شانی باسە کە لەو تۆپبارانەدا چەندی خانووی گوننشینان وێران و زیانێکی زۆر بە خەڵکی مەدەنی گەیشتووە. لەم هەمان کاتدا فڕۆکەکانی تورکیا خەڵکی مانگرتو لە سەربەنداوی تشرینیان لە کۆبانی بردومان کردووە و لە ئەنجامی ئەو هێرشەشدا چەند کەس بریندار بوو. مانگرتنی بەندکراوانی کورد لە زیندانی کارشەهیری تورکیا. بە پێی راپۆرتی میدیاکانی کوردستان بەندکراوانی کوردی ڕاگیراو لە زیندانی کارشەهیر لە ناڕەزایەتی بە هەڵسوکەوتی نامرۆڤانەی مامورانی زیندان مانیان لە خواردن گرتووە. بەوتەی بەندکراوان مامورەکانی زیندانی کارشەهیر ڕێگە نادەن بەندکراوانی کورد بە زمانی دایکی قسە بکەن و بێڕێزیان پێدەکەن. هەروەها ژمارەیەک بەندکراو کە ناڕەزایەتیان دەربڕیوە ئەشکەنجەوازار دراون و بۆ بوونەوە بەندکراوانی کورد بۆ ماوەی 3 هەفتە مانگرتنی گشتیان ڕاگەاندووە. کۆبوونەوەی خانە نشینکراوانی سەنعەتی فولاد لە چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەممە 7 ڕێبەندان خانە نشینکراوانی سەنعەتی فولاد لە شارەکانی ئیسفەهان، دامغان، کرمان و ئەهواز دژ بە دۆخی خراپی مەعیشەتی ناڕەزایەتیان دەربڕی. خانە نشینکراوانی فولاد بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروشت، خوازیاری زیادکردنی هەغدەست، پێدانی مەزایە بڕاوەکان، دابینکردنی بیمەی تەکمیلی، هاوسانسازی هەغدەست، گەڕانەوەی سربەخۆی بۆ سندوقی خانە نشینی کرێکارانی سەنعەتی فولاد و هەروەها هەڵوەشاندنەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانە نشینی بوو. ڕێپێوانی خانە نشینکراوانی تامین نیشتیماعی لە چەند شاری ئێران. خانە نشینکراوانی تامینی نیشتیماعی ڕۆژی یەکشەممە 7 ڕێبەندان لە شارەکانی تاران، شوش، ئەهواز و ڕەشت دژ بە دۆخی خراپی مەعیشەتیان کۆبوونەوە. خانە نشینکراوانی تامینی نیشتیماعی لە کۆبوونەوەکانیاندا بە وتنەوەی دروشت، خوازیاری زیادکردنی هەغدەست، بەکردەوە دەراتنی گەڵاڵەی هاوسانسازی، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، پەرداختی مەزایای خانە نشینی و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان. دەست بەسەرکردنی 5 شارۆمەندی بەلوچ لە سەرخەس بە داوای لێبوونەوە لە سەرەخس. ڕۆژی پێنجشەممە 4 ڕێبەندان هێز ئەمنیەتیەکانی ڕژیم هێرشیان کردوتە سەر خانووی شارۆمەندانی بەلوود لە شارستانی سەرەخس و 5 کەسیان دەست بەسەر کردووە. بە پێی راپۆرتی حاڵوەش هێزەکانی حکوومەت بەبێ بەڵگەی قەزایی و بە توندوتیژیەوە هێرشیان کردوتە سەر بنەماڵەی بەلوچەکانی شارستانی سەرەخس و 5 کەسیان بەناوەکانی سەروەر ئەولەنج تەمەن 38 ساڵ، ڕەسوڵ ئەولەنج تەمەن 42 ساڵ، محەممەد ڕۆدینی تەمەن 19 ساڵ، عارف ڕۆدینی تەمەن 26 ساڵ و ئەقباڵ ڕۆدینی تەمەن 31 ساڵیان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستوتەوە. ڕاگواستنی مێهدی حەسەنی و بێهروز ئیحسانی بۆ شوێنێکی نادیار. بەیانی ڕۆژی یەکشەممە 7 ڕێبەندان دوو بەندکراوی سیاسی مەحکوم بە ئیعدام بە ناوەکانی مێهدی حەسەنی و بێهروز ئیحسانی لەلایەن هێز ئەمنیەتیەکانەوە بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ هێزەکانی وەزارەتی ئیتلاعاتی ڕژیم مێهدی حەسەنی و بێهروز ئیحسانیان بە بیانووی گواستنەوە بۆ نەخۆشخانە بۆ شوێنێکی نادیار گواستوەتەوە و هیچ زانیاریەک لەسەر چارە نووسیان لە بەردەستا نییە. بنەماڵەوەی دوو بەندکراوە سیاسیە نیگەرانی جێبەجێکردنی نهێنی سزای سێدارەی مێهدی و ئیحسانن و داوای یارمەتی لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤەکە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپێشاندانی بەربڵاو دژ بە فاشیزم لە وڵاتی ئاڵمان.
ڕۆژی یەکشەممە حوتی ڕێبەندان هەزاران شارۆمەندی ئاڵمانی لە چەند شاری وڵاتە دژ بە فاشیزم ڕژانە سەر شەقام و سیاسەتەکانی دەوڵەتی دۆناڵد ترامپیان بەرامبەر بە یەکێتی ئوروپا مەحکوم کرد. بەوتەی خۆپێشاندەران حیزبە ڕازگەراکان دژی ڕفاهی کۆمەڵایەتی و خوڵقێنەری جیاوازی جنسی ڕەگەزی و چینایەتین و نابێت بەدەسەڵات بگەن. ڕۆژی یەکشەممە هەزاران شارۆمەندی ئاڵمانی پاش بانگەوازی ڕێکخراوە مەدەنیەکان و سەندیکا کرێکاریەکانی ئەو وڵاتە لە شارەکانی کۆڵن و بەرلین ڕۆژانە سەر شەقام و دژ بە سیاسەتەکانی دۆناڵد ترامپ و حیزبی ئالترناتیڤ بۆ ئاڵمان دروشمیان بەرز کردەوە. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.